دوای راپۆرتێکی دەنگی ئەمریکا لەسەر ژیانی دایەخونچە لە گوندی خاس کە بە تەنها گوندەکەی ئاوەدان کردبوویەوە و بە دەست و بازووی خۆی سەوزی کردبوو جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لە ڕێگەی نوێنەری خۆیەوە خەڵاتی ژنی بوێری پێبەخشی کە تایبەتە بە ژنانی بوێر و نمونە. ئەم خاتونە بە تەنیا لە گوندێکە خەریکی ئاژەڵداریە خەریکی کشت و کاڵە کۆمەڵێ شتی ئیجابیاتی تر باس کرا کە راپۆرتەکەی خۆتانە ئەمەژەتان پێدا بوو. زۆر سەرسام بووین جەنابی کاقوبا جێگری سەرۆکوەزیران هەروەکو هەمیشە سیاسەتی خۆیەتی کە پشتیوانی خاتونە سەرکەوتوەکانەکە داوای لێکردین کە ئەم خاتونە بەسەر بکەینەوە بەشی کاروباری ژنان و یەکسانی و خەڵاتی جەنابی جێگری سەرۆکوەزیران بگەێنین بە خات و خونچە. خەڵاتەکە تایبەتە بەو ژنانەی کە بوێرن و توانیویانە توانای خۆیان لە بوارە جیاوازەکاندا بەرجەستە بکەن. بشمری دەبێت ئینسانی شێ بکە ئینسان بۆی شێ دروست کراوە نەک بۆ خەوە خواردنێ بخوا و بنوی و. راپۆرتەکەی دەنگی ئەمریکا کاردانەوەی دروست کرد و سەدان کەس لەسەر وێبسایتی دەستگاکە دەستخۆشیان بۆ دایەخونچە نووسی و بە نمونەی ژنی کورد و گۆشکراو بە کللتوری کوردی ناویان هێنا. ئێستاش کە دایەخونچە بە دڵخۆشیەوە خەڵاتەکە وەردەگرێت دەڵێت دوای راپۆرتەکە ڕۆژانە خەڵکی پەیوەندیم پێوە دەکەن و هیوای بەردەوامیم بۆ دەخوازن. شانازی بەخۆمەوە دەکەم کە ئێستا ئەوڕۆ کە خەڵاتیان کردوم و کە هەست بەخۆم دەکەم کە خەڵک شانازیم پێوە دەکا و کە شانازی بەخۆمەوە دەکەم و خەڵک بەسەری کردومەوە و خەڵک هەست بە ڕەنجەکەم دەکا بە ئیشوکارەکەم دەکا و بە خەڵک شانازیم پێوە دەکات و کە منەوڕۆ بۆ خۆم دێکی خۆم ئاوادان کردوەتەوە و. خونچە عومەری تەمەن 61 ساڵ ئەو ژنەیە کە توانی بەتەنها بە ڕەنج و ماندووبوونی خۆی گوندێکی 38 ساڵە وێران بوو ئاوادان بکاتەوە ژیانی خۆی بە ئاژەڵداری و کشت و کاڵەوە سەرقاڵ بکات و هەر لەو ڕێگەیەشەوە بێ هاوکاری هیچ کەسێک پێداویستە ژیانەکانی دابین بکات. سنوورکەریم دەنگی ئەمریکا قەڵاتزێ.